لە دوو هەفتەی ئایندا وەفدێکی وەزارەتی زراعە سەردانی بەغا دەکات بۆ هەمان مەبەست و کۆمەڵک پرسی تر کە مەفروضە لە ئێستادا تاوتوێ بکرێت لەگەڵ وەزارەتی زراعە و هەروەها وەزارەتی سەرچاوە ئاویەکانی حکوومەتی عێراقی هەرچەندە ئەم بابەتە پێویستە بە هەماهەنگی بێ لەگەڵ وەزارەتی تیجارە بەڵام ئەوە بوومانایەنایەت کە ئێمە خۆمان لەبەر پرسیارەتی مافی شایستەدارایی یاسایەکانی جوتیارانی خۆمان بدزینەوە چونکە ئەوە ئەرکی ئێمە شەوکو وەزارەتی کوشت و کاڵ و جوتیاران ڕویان لە ئێمە وەکو وەزارەتەکەی خۆیان لەبەرەوە بە تەئکید ئێمە لە دوو هەفتەی ئایندە سەردانی خۆمان ئەنجام دەدەین و لە هەمان کاتیشدا مەلەفی خۆمان حازرە و لە سەرەتای ئەم کابینێشەوە حکوومەت لە ضمنی پاکێجی دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ ئەمە یەکێک بۆ لەو بەرنامانەی کە وەزارەتی کشت و کاڵبەرزی کردوێتەوە بۆ وەفدی دانوستانکار و لە ضمنی پاکێجەکەیان بووە. ئێمە لەم کۆبوونەوەیەدا باسی ئەومان کرد کە نابێ بڕی دیاریکراوی گەلمی جوتیارانی هەرێمی کوردستان لەسەر بنچینەی 17 و 12.5 کە لە موازنە دیاری کردو بۆ هەرێم بڕیار بدرێت بەڵکو سەبەتەی خۆراکی عێراق هەموو یەکە یعنی هەرێمی کوردستان و عێراق بەڵکو زۆرترینی بە بەراورد لەگە خاشی عێراق بەگشتی زۆرترینی گەنم کە لە عێراق بچێنرێت لە هەرێمی کوردستانە کە 37